لا تۆریکە من بەڕامی بانی باش کورساندا باز لە دۆخی جارایی دەکەین کاریگەری دۆخی جارایی تا چەند کاری کردوتە پرۆسی هاوسەرگیری یاخود نێوان هاوسەران بێمان گفتوگۆ زیاتری ئەم بابەتە دەکەم وردەکاری زیاتر وەردەگرم کە شێخاریان بەرزنجی کە ماستەر لە پاراسایکۆلۆژی و خاوەنی نووسینگی هاوسەرگیری بشێکی ڕاستەخۆ لە هەولێرۆ لەگەڵمانە سڵاو لێبێت بەیانی و باش سپاس بۆی کە لە تۆریکەین بەڕامەی بەیانی باش کورساندا لەگەڵێ مەدا بەشداری ئەمە بزانم کاریگەری دۆخی جارایی لە هەمان کاتدا ئەمانە تا چەند کاریان کردوتە سەر پرۆسەی هاوسەرگیری. بەناوی خۆی بەخشە میهرەبان سڵاو بۆ بەڕێزیشتان لە ڕاستیە باری دارایی کاریگەرێکی طبعاً ڕاستەوخۆی هەیە بۆ ئەو یعنی سستی پرۆسەی هاوسەرگیری یان با بڵین چۆن بڵین هەوڵ نەدان بۆ پێکهێنانی ئەو پرۆسەیە لەلایەن گەنجانەوە باری دارایی هۆکارێکی سەرەکیە کاریگەرێکی زۆرەیە لەلایەک لایەکی تریشەوە طبعاً هۆکاری کەش هەیە تەنها باری دارایی نییە هۆکاری سایکۆلۆژیش هەیە هەروەها هۆکاری کۆمەڵایەتیش هەیە هۆکاری تایبەتیش هەیە ئێمە گەر هۆکارەکان بکەین بە دوو پێشەوە هۆکارە گشتیەکان سەرەتا هۆکاری دارایی باس بکەین هۆکاری دارایی کاریگەرێکی طبعاً ڕاستەوخۆی هەیە لەبەرەوەی کە بارودۆخی دارایی ئەگەر هاتو ئارام نەبێ ئەو گەنجە ناتوانێت بڕیاربارە سەر پێکهێنانی گیانی هاوسەرگیری لەبەرەوەی کە با بڵین هەموو لای ئەزانێکەوە پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکە کە لە کۆمەلگای ئێمە زۆر با بڵین گەورە کراوە و وایان لێ کردووە کە شتێکی ترسناک بێ لای گەنجەکان بەڕاستی لە جیاتی ئەوەی کە با بڵین کار ئاسانی بۆ بکرێت لە کۆمەلگاوە بە پێشەوانەوە وایان کردووە کە شتەکە زۆر سەخت و دژوار بێ لەسەر ئەستۆی ئەو کەسێک کە بۆ پرۆسەی هەڵەستێ ئەوەش طبعاً کارێکی هەڵەیە ئەو کارە طبعاً نە لە شەرعا هەیە دە لە منطق و عەقڵ و عەقلۆژیکیشا هەیە کە مەفروضە ئەو شتەوە بەگرانی ئیشەکە پێک دەیە هەوڵ بێ ئاسانکاری تیا بکرێ چونکە بابەتەکە بابەتی کڕین و فرۆشتنی بابەتەکە بابەتی ئەوەیە کە دوو کەس پێیەکەوە ژیانێکی هاوسەری پێکەهێنن جا لێرە ئەگە ئێمە ئەو ڕۆحی ئەو فەلسەفەیە دوور خینەوە لە پرۆسەی هاوسەرگیری بە پرۆسەیەکی بازرگانی و بێگومان لێرە چەند زێری بۆ ئەکرێت و با بڵین ماڵەکە چۆن دائەمەزرێت و ئەبێ با بڵین چەند ژوور بێت و یعنی ئەلێرەیە ئەبێ بارودۆخێک دروستە بێ کە بڕاستی بارودۆخەکە زۆر سەختەیە بۆ سەر و گەنجێک کە تەنها هەر بیر بکاتەوە لە پرۆسی هاوسەرگیریەکەش بەدایبەتی لەم بارودۆخەی ئیستەی دارایی کەوا بە گشتی جیهانی کردوێتەوە بەدایبەتی ئێرەش کە کوردستانی کردوێتەوە ئێمە لێرە پێویستە ئەگەر هاتو با بڵین تایبەتمەندان لە بوارە لە بواری کۆمەڵایەتی هەوڵ من کەوا ئەو بارە سووکەن لەسەر ئەستۆی گەنجەکان تا بتوان بۆ پرۆسەیە هەستن و یعنی ڕۆشنی بیرکردنی کۆمەلگا لە ڕووی ئەوەی کەوا ئەو بارە سەختەی کە ئەیخەنە سەر ئەستۆی ئەو گەنجانە ئەوە طبعاً شتێکە هۆکارێکی سەرەکیە لە هۆکارە سەرەکیەکانی کەوا گەنجەکان کەمیان هەوڵەیەن بۆ ئەو پێکهێنانی ئەو پرۆسی هاوسەرگیریە. بەڵێ ئەگەر بێ سەر هۆکاری دەرونیش دایێنە سەر هۆکارە دەرونیەکان یاخود کاریگەرە دەرونیەکان بەڵام بۆن منە کچوو ڕێی بڕیاردەم پرۆسی هاوسەرگیری پێک بهێنن دەکرێت بڵێن دۆخی جارایی یاخود مادی ئەمانە تەواوەتی کاریگەری دەخاتە سەری پرۆسەکە لە بنەڕەتدا پێک نهێنرێت یاخود گەر پێک هێنرا لە قۆناغێکدا هەڵبۆشێتەوە. ڕاستە بەڵێ بەس خۆی ئەزانی چۆنە لێرە کۆمەلگاش ڕۆلی هەیە لەو شتەیە بۆ نمونە ئەگەر هاتوو چۆن بڵێن ئەو شتانە باری دارایەکە زۆر بە هەند وەرنەگیرێ یعنی با بڵین هەردوورا بتوان بە شێوەیەک لە شێوەکان کە بتوان گونجابێ شێوەی گونجابێ ژیانی خۆیان بەڕێوە بەرن گلەیی نەکرێن گلەی ئاراستە نەکرێت لەلایەن کۆمەلگا بۆ ئەوانە یعنی خۆی ئەوە ڕۆلی سەرەکیە بینێ ئەگەنا جاری وا هەبۆ ئێستا کاتی خۆی گەر هاتوو بڵین ئەبینی یعنی کە زۆر بە ژیانێکی سادە خەڵک یعنی دەستی بە ژیانە کرد و هیچ کێشەیەکیش نەبوو یعنی کەس گلەی لێ نەکرا کەس تانی لێ نەئەیان لەسەرەوەی کەوا بەو ژیانە بەسیتە دەستیان کردووە بە ژیانی هاوسەرگیری لە کاتێکیشە لەوانەیە دوای ئەوە خوای گەورە ڕزق و سامانێکی باشیان پێ ئەبەخشێ و باری ئابووریشیان بەرەو پێش ئەڕوا بەس لێرە ئەو ترسە هەیە لەبەرەوەی کە سەرزەنشتی کۆمەلگا گلەییکردنی دەوروبەر کە ئەوە بۆچی وا بۆ یان بۆ شتەشنە بووە ئەوە طبعاً هۆکارێکی زۆر سەرەکیە لە ڕووی داراییەوە ئەو گەنجە یاخود کوڕەکە بەڵێ بە تەکید خۆی ئەوەیە خۆی ئەو پرۆسەیە لە دوو لاک پێکی یعنی کوڕ و کچەکە هەروەها کەسوکاری کوڕەکە کەسوکاری کچەکە ئەو دوانە ئەوانە ئەگەر هاتو با بڵێن کۆک بن لەسەرەوەیکەوە پرۆسەکە بە شێوەیەکی سانا و ڕێک و پێک و
یعنی زیاتر مەبەستەکە پێکهێنانی ژیانی هاوسەرگیری بێ نەک پێکهێنانی کۆمپانیایەک بێت کە ئەبێ با بڵین لەلایەکەوە باری ئەبێ زیێڕێکی ئەوەی بۆ بکرێت و ئەبێ ئاهەنگێکی وای بۆ بکرێت و ئەبێ ماڵەکەی وا بێت و ئەبێ ئەوەن دەژور بێت و ئەبێ بابەتەکان بۆ چێژنە ئەگەر هاتو بۆ چەژنە بیری لێ نەکەنەوە ئەوە زۆر ڕۆڵێکی سەرەکیە بینێ بۆی کە ژیانی یعنی بڵین پێکهێنانی پرۆسەی هاوسەرگیری گەشە بسەنێ لە وڵاتەکەیە. بەڵێ گەر بێت و بۆ منە بەشێکیان هەن بەم چەشنە بیری لێکەنەوەکو ئەوی تۆ لە کۆتای قسەکانتە ئاماژە پێ کرد بۆ من نائەوێت بەم جۆرە ئاهەنگەکەی بەم جۆرەوێ بەم جۆرە پۆشاکەکە لە بەرکات باشە ئەمانە دەکرێت بڵین دەچێتە قاڵبی لاساییکردنەوە بۆ نمونە ئەم لاساییکردنەوەی لەبارەی ئەوی دۆخی جارەی کەسێک باشترە لە کەسێکی تر یاخود ئەو کەسە باشترە لە من ئەمانەوە دەکات پرۆسەکە هەڵبۆشێت و یاخود لە بنەڕەجا پێک نهێندرێت ئەم بابەتی لاساییکردنەوە. بەڵێ بە تاکید لاساییکردنەوەش ئەوش هۆکارێکی هەر زۆر شتێکی زیان بەخشە نەک هەر ئەوە یعنی چۆنە خۆی ئەو لاساییکردنەوە هۆکاری ئەوە کە بڕوایان متمانیان بە کەسایەتی خۆیان نییە ئەو کەسانە یعنی چۆن بڵین ڕێزیان لە کەسایەتی خۆیان نەکردووە سەرەتا بۆیە لاسایی کەسێکی ترەکەنەوە کەسایەتی خۆیان لە پەسەند نییە بۆیە ئەچن لاسایی کەسێکی ترەکەنەوە ئەگەر خۆی کەسایەتی تەم بێگومان بەلایانی دارایی ناسلمێ بسم بۆ نمونە کەسەکە لەوانەیە باری دارایی یان باری ئابووری هەر زۆر نزم بێ بەس باری ڕۆشنبیری و باری کەسایەتێکی زۆر تە و بەهێز و بەتوانای هەیە جا نابێت تۆ پێوەریکێ بەلایانی دارایی بەس هیوا هەیە پێوەرێکم بۆ نمونە ئەوە ماڵێکی وای کردو یان با بڵین زێڕێکی وای کردو ئەو زێڕە بکەن ئاڵتونێکی وای کردن و ئاڵتونە بکەم یان ئەوە چی دروستەکە لێرەیەوە دروستەکە ئەو زۆرە چاودێگەریە ئەوە کوپنە هۆکارێک بێ لە هۆکارەکانی سستی پێکهێنانی پرۆسەی هاوسەرگیری و ئاڵۆزکردنی لە کاتێکە کە خۆی پرۆسەیەکی زۆر پیرۆزە پرۆسەی هاوسەرگیری کە خوای گەورە زۆر بە شتێکی پیرۆزی داناوە کەوا میثاقێکی غەڵیتە کەوا لە نێوانی دوو کەسا دروستە بێ بەو چەشنە نییە بەو چەشنە بازرگانیەیە کە ئیستا بیری لێ ئەکرێتەوە لەناو کۆمەلگایە کە بەڕاستی جێداخە و ئەوەش هۆکارێکە لە هۆکارەکانی لە هۆکارە سەرەکیەکانی سستی پرۆسەی هاوسەرگیری. بەڵێ بەڕاستان خاوەنی نووسینگەی هاوسەرگیری بۆ منە بەرکەوتان زۆر لەگەڵم کچ و کوڕانادا هەبووە بۆ منە زیاتر ئەوانە کێن یاخود کێ لە خۆ دەگرن منە لە ڕێگەی نووسینگەکانی بۆ نەوکو ئێوە یاخود هاوشێوەی ئێوە دیانێ پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدەن یان کێن ئەوانە زیاتر کێ لە خۆ دەگرن. لە ڕاستیە ئەوانی کە گەنجن وەک باسمان کرد پێش ئێستاش ئەوانی کە گەنجن کەمتر بی لەوە ئەکەنەوە ئەوەی کە زیاتر با بڵین داوە ئەوێت کە ئەو پرۆسەیە بێکبێنێت زۆربیان ئەوەن کە هاوسەریان هەیە و داوای هاوسەرگیری دووهەمەکەن زۆربیان لەو چەشنە یعنی بەشی زۆریان ئەوەی بەشێکی کەمیان هەیە لەوەی کە با بڵین خۆی گەنجە و ئێوە ژیانی هاوسەرگیری بێن ئەوەش هەیە بەس کەمە زۆر کەمە کەواتە ئەوانە بیانەوێت هاوسەرگیری دوم ئەنجام بدەن یاخود هاوسەریان هەبووە ئەوانەوێ هاوسەرگیری دوم ئەنجام بدەن لە ڕێگەی یاساوە ڕێگە پێدراوە یاخود چۆنە ڕێژەیەکی زۆر فراوانە. بەڵێ ئەی هاوسەرێکی بەم دۆخە ئەزانێ طبعا لە ڕووی یاساوە ئەو شتە یاسایی نییە بێگومان ئێمە نای ئەو شتە ئەنجامە دەین بۆ خەڵکەکە بەس مەستنیایی ئەوەی کە داوا ئەکا زیاتر ئەوانن کەوا هاوسەریان هەیە یانێ هاوسەرگیرێکی تر زیاتر ئەوانن کەوا ئەیانێ بەس ئێمە شتە ئەنجام ناین بەس مەستەکەمان ڕوونکردنەوەیە لەو بارەیەوە بەس عەفوەن یەکتو خاڵیکەیە زۆر گرنگە کە باسی کەم یەکەمیان لاین دەروونیەکە هەندێک کەسەیەکەوە هاوسەرگیری ناکا بەشێکی زۆر لە گەنجەکان بەداخەوە ئەگەڕێتەوە بۆ لاین دەرونی بۆ نمونە پرۆسەیەکی با بڵین شکست خواردووی هەبووە لە ژیانی خۆیان با بڵین ئەزمونێکی سکواردووی هەبووە لە بواری سۆزداریە لە ژیانی عاتفی خۆیان ئەوە بۆ بە گرەیەکی دەرونیە ئەوەش هۆکارێکە هۆکارێکی کەشێ مەسەن با بڵین لەوانەیە کەسێکی نزیکی ئەو تووشی لێکترازان بووە واتە تەلاق تووشی لێکترازان بووە یان تووشی کێشەی خێزانی بووە یان بەشیانێکی سەختەژی ئەوەش بێگومان ڕنگدانەوەیەکی دەرونی بۆ دروست کردووە یان خودی کەسەکە خۆی لەوانەیە لە منداڵیە دایک باوکی ئەو کەسە یان خوشکی ئەو کەسیان کەسێکی کەسە تووشی ئەو کێشە و گرفتانە بووە ئەوەش لە عەقڵی باتنیا لە نەستیان ماوەتەوە و بۆ بە گرەیەکی دەرونی و ئیستەوا ئەکاکەوە نەوێرێ بڕیار با لەسەر پێکهێنانی ژیانی هاوسەرگیری و بترسێ لەوەی کە ئەو شتە دووبارە بێتەوە بە شێوەیەکی با بڵین سایکۆلۆجی گرەیەکی دروست کردووە لە ناخی ئەو کەسەیە ئەو لایەنش ڕۆڵی خۆی هەیە طبعا لایەنێکی کەش ئەوەیە کە با بڵین لایەنی هۆکاری کۆمەڵایەتیش کۆمەڵایەتی حکووتمان
لێرەیە چاودێگەری ئەوەش خاڵێکە لە خاڵەکان بەس ئەوەی کە زیاتر ئەوەیە خۆی کۆمەلگا ئەبێ هەوڵ بێ ئەوڵ باکە یعنی با بڵین ئەو پرۆسەیە کوتمان ئاسان کاتەوە بۆ خەڵکەکە نەک یعنی تعقیدی کات و ئاڵۆزیکە ئێستەوەی کە ئێمە ئیبینین تعقیدکردن و ئاڵۆزکردنی ئەو پرۆسەیە لە کاتێکا خۆی ئیسیحانین کە دوو کەس پێکە وستیان ژیانی هاوسەرگیری پێک بێن پێویست ناکات بیر لە زۆر جوانبی کە بکەنەوە کە زۆر زۆر با بڵین ڕوو بچن لە بابەتەکەیە ئەوەش هۆکارێکە ئەوە هۆکاری گشتی بەس هۆکاری تایبەتیشێکەر باس بکەین هۆکاری فسیۆلۆژیش دەورە بینێ جاری وایە کەسەکە خۆی بڕوا و قەناعەتی بە خۆی نییە کە ئەتوانێت ژیانی هاوسەرگیری پێک بێن ڕووی فسیۆلۆژی ڕووی جەستەیەوە ڕووی جەستەیەوە هەست خۆی هەستەکە مەسەن زۆر قەڵیان هەستەکە زۆر ضعیفیان هەستەکە با بڵین توانای نییە ئەوەش هۆکارێکە لە هۆکارەکان کە ئەوەش با بڵین هۆکاری فسیۆلۆژی و جەستەیە هۆکاری سایکۆلۆژی تەمان سایکۆلۆژی تایبەتی یان هۆکاری دەرونی تایبەتی ئەویش هۆکارێکە هەندێک جار هەیە فشار ئەکەوێتە سەر لایەنی کەسەکە وە کووتمان لەلایەن کەسانی ترەوە کە ڕێگر بۆ نمونە کەسێکی هەیە برادێکی هەیە نەکەر خۆی برادێکی بە ئەزمونێکا ڕۆشتووە ئەو برادر کاریگەی لەسەر ئەوە کات کە ئەڵێ ئەوە بڕۆسەیەکە ئەوکەیت ناو کێشە و گرفتەوە و ئەویش با بڵین بە دڵسۆزانە قسە لەو وەرەگرێ ئەوش هۆکارێکە بۆ ئەوەی کەوا یعنی با بڵین ئەو پرۆسەیە ڕوونەدا هۆکاری کەش هەیە عیلاقی بەلایانی با بڵین پاراسایکۆلۆژیەوە هەیە ئەو لایەنە ئەوش بۆ نمونە هەندێک جار هەیە وزەی ژیان بەخش وزەی زیان بەخش با بڵین یان تاقەی سلبی وا ئەکاکەوە ئەو کەسە لە ژێر فشارێکا بێت کە نەتوانێ بڕیار بە نەتوانێت بڕیار وەرگرێت کە ئەوە جۆرێکە لە نەخۆشی پاراسایکۆلۆژی کە با بڵێن زۆر کەم باسی لەسەر کراوە هەر لەوانەیە تام هەندێک کەس هەر نازانێت چی شەیعنی لەبەر کە باس نەکراوە ئەوش هۆکارێکە بۆی کە ئینسان نەتوانێت بڕیاری چارەنووساز وەرگرێت کاتێک کە فشارێک و تاقەی با بڵێن تاقەیان وزەیەکی زیان بەخشی زۆر لەسەر بوو توانای وەرگرتنی برایی چارەنووساز نابێ ئەگەر هاوسەرگیریە ئەگەر سەفەرکردنە ئەگەر خوێندنە زۆر توانای زۆر بڕیار هەیە کە ناتوانێت بیت ئەوش هۆکارێکە هۆکاری کەش هەیە کە پەیوەندی بە ئێرەیەوە هەیە ئەوش هۆکارێکی باڵێن پاراسایکۆلۆژیە کە جاری وایە ئەو چکەکە لە خانەکانی مێشکەکە و بێتاقەتێکە ماندوویەکە وای لێکاکەوە ناتوانێت برایی چارەنووساز وەرگرێ ئەوش هۆکارە هەندێک جاریش هەیە هۆکار و کاریگەری ڕۆحیش هەرتێوری خۆیە بینی ئەمانە هەموو هۆکارانە هەمووی کۆبۆتەوە لەوەیەکەوە پرۆسی هاوسەرگیری کەم بۆتەوە بەڵام ئەگەر هاتوویە بمانێت چارەسەریکن چارەسەرێکی گونجاو بەڕاستی ئەوە طبعاً هەندێک چارەسەر هەیە پەیوەندی بە دەسەڵاتەوە بێت دەسەڵات خۆی ڕۆلی هەبێ لەو چارەسەرکردنیە لەبەرەوەی کە خاوەن دەسەڵاتە بۆ نمونە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری داروندەکانی ڕاگەیاندن ئەوانە ئەتوان زۆر شتێڕوونیکەنەوە تاواکو ئەو کێشانە حەل بێ بەڵێ بەڵێ گەر ئامارێک لە بەردەستدا بێت بۆ ئێمە و بۆ بینەرانی بخەیتە ڕوو بۆ منە چەند کەس پرۆسی هاوسەرگیری ئەنجام دابێت یاخود لە ڕێگەی نووسینگەی هاوسەرگیریەکانەوە پرۆسی هاوسەرگیریان ئەنجام دابێت و پێکیان هێنابێ بەتایبەت لای ئێوە زانی چۆنە لای ئێمە بەڕاستی هەیە بەس ڕێژەکە بەو چەشنە نیە و کوتمان ڕێژەکە کەمە ڕێژەیەکی زۆر نییە ئێمە هەوڵمان داوەکەوە کەسانێکی زۆر بێن و بابڵێن ئەو پرۆسی هاوسەربند خۆی پێکهێنانی پرۆسی هاوسەرگیری ئەوە ئەرکێکی نیشتیمانی ئەرکێکی بابڕین کۆمەڵایەتیە کە پێویستە تۆ بتوێت کۆمەلگا بەرەو پێش بکەوێت ئەبێ ئەو کێشەیە چارەسەر بێ ئەو کێشەی ئەوەی کە پێکهێنانی ژیانی هاوسەرگیریە بەڵام هەوڵماندا بەڵام بەڕاستی ئەو ڕێژەیەکی زۆر نییە بەس بە حاڵی خۆمەوەی کە من بدانم ڕێژەیەکی کەمە ڕێژەیەکی زۆر نییە پێویستە ڕێژەکە زۆر لەوە زیاتر بێ بەس هەروەکو بەڕێستان باسان کرد ئەوە کێشەیەکە ئیسیحالیەن ڕێژەی تەلاق ڕێژەی یەکترازان زیاتر ڕێژەی هاوسەرگیری هەر بەگشتی لەسەر ئاستی کوردستان ئەو شتە هەیە و لەوانەیە لە ئاستی وڵاتانی ژوایە بەس باسی کوردستانەکەین ڕێژەی لێکترازان زیاتر ڕێژەی هاوسەرگیری ئەوەش بێگومان ئەگەڕێتەوە بۆ ئەو هۆکارانی کە ئاماژەمان پێکرد دوایش ئەگەر هاتو ئێمە با بڵین وەزارەتی با بڵین تایبەتمەندیداریان با بڵین ئەوە صاحب اختصاص لەو بارەیە مەفروض وایە کە ڕۆلی سەرەکی گەرم و گوڕ ببینێ ئێستا بەڕێست ناوەکو ڕاگەیاندن کار بەڕاستی ئەم خاڵە شتێکی باشە کە هەروژانتان بەس گرنگ ئەوەیە کە لە دەرئەنجامی ئەو خاڵە چارەسەر دروست بێت چارەسەر پێک بهێنرێ سەبارەت بە پرسیارەکەی پێشوم ئەوێت وەڵامەکەم بە تەواوەتی دەست بکەوێت بۆ منە ئەوانەی کە سەردانی ئەم نووسینگەی هاوسەرگیری بۆ منە ئێوەکو خاوەن نووسینگەی هاوسەرگیری ئەکەن زیاتر خۆیان لەکوێدا دەبینەوە بۆ منە تەمەنەکان چەندن ئێوە ئاماژەتان بۆ کرد ئەوانن کە دەیانەوێت جارێکی دیکە پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەن ئەمێ بزانم زیاتر ئەمانە تەمەنیان چۆنە یاخود چەندن خانمان زیاترن یاخود پیاوان بەڵێ بەڕاستی خانمان کەمترن زیاتر پیاوانە
و ئەوانشی کە زیاتر دێن زیاتر ئامانجەکەیان هاوسەرگیری سەردەمە بەڕاستی هاوسەرگیری با بڵێ مسیاریان ئەوێ زیاتر یعنی فشارێکی زۆر لەسەر ئەوەیە ڕێژەیەکی زۆر خەڵک داوا ئەو شتەکە بەس بۆیان طبعاً ناحی بۆیان ئەرەخسیە مێ سەر کەسەکە خۆشک و هاوسەرگیری بسیار هاوسەرگیریە کە با بڵێن شێوازی خۆی هەیە ئەبێ ڕەزامەتی هەردوو لایەن بێ دواییش بێگومان ئەوە لە ڕووی یاساوە هیچ بەرقەرار نەبووە یان بڕیای لەسەر نەیراوە بەس زیاتر خەڵکەکە ئەو ویستیان هەیە وەکو ویست ئەو ویستیان هەیە ئەو بە دەرەجەی یەک یعنی ئەوەش پیاوان طبعاً زیاتر ئافرەت لەو ڕۆوە باسی ئەوەی نەکردو ئافرەت ئەوێ هاوسەرگیری بکە ئەوەشی کە یانی هاوسەرگیریکردن زیاتر ئەوەی کە تەمەنی با بڵێن 25 با بڵێن 30 و 35 و 40 ئەوانەیە زیاتر ئەوانە زیاتر مەبەستیانە بۆ ئەو یعنی هەوڵێن بۆ ئەو بابەتە بۆ هاوسەرگیری ئەوانەی کە گەنجەکان کەمتر هەوڵێن ئەوش بتوان هەندێک هۆکاریش هەیە ئەوەشمان باس نەکرد ئەویش ئەوەیە کە هەندێک کەس هەیە خۆی بە کەسێکی دەستنیشانکراوە بەستێتەوە ئەو شتێکی هەڵەیە بەڕاستی یعنی تۆ لەوانەیە تۆ ئەتەوێت کەسێ بێ بە هاوسەری تۆ کە ئەو کەسە خوای گەورە نەیکردووە بە هاوسەر یان نایە بێ بە هاوسەرت تۆ نابێ سەرسەختی یان عنادی لەگەڵ ئیرادەی ئیلاهیە بکەیت زۆر کەس هەیە بۆ تووشی ئەوە ئەبێ کە هاوسەرگیری بۆ ئەنجام نارێ سەرسەختی لەگەڵ فەرمانەکانی خوا ئەکا ئەڵێ من ئیلا ئەو کەسم ئەوێ ئەو کەسە نەبێت تەواو هاوسەرگیری ناکەم بەدە هەیە لە کوڕیش هەیە و لە کچیش هەیە ئەو دیاردەیە زۆر دێتێ بەرچاومان کە ئەڵێ ئیلا کەسێکی معەیەن ئەمەوێ هاوسەرگیری لەگەڵا بکەم لە کاتێکە کە ئەو کەسەش دەوانەی خوا نایکە بە قسمەتی ئەو مەبەستم لێرەیە ئەوەش هۆکارێکە لە هۆکارەکانی ئەوەی کەوا پرۆسی هاوسەرگیری زۆر کەس دوا کەوتووە کە خۆیان بەستۆتەوە بە کەسێکەوە کە ئەو کەسە ئەوان بە بۆچوونی خۆیان ئەڵێن تەنها هەر لەگەڵەوە بەختەوە بین لە کاتێکە کە مەرج نییە ئەو شتە ڕاست بێ ینی مەرج نییە ئەو شتە ڕاست بێ بەس خوا ئازانی کێ لەگەڵ کێ بەختەوەرە بێ کەس نازانێ ئەوە شتێکە لە عیلمی غەیبایە مەفروض نییە کەوا کەسەکە پێدا بگرێ سەر حالەتێکی یان سەر شەخسێکی معەیەن بەڵێ زۆر سپاس بۆ شێخ ئاریان بەرزنجی ماستەر لە پاراسایکۆلۆجی و خاونسنگی هاوسەرگیری بۆ شێکی ڕاستەخۆ لاولێرۆ لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونی جەناب چاک زۆر سپاس بۆ